ئەوەی کە بەلامەوە زۆر گرنگە نظامی مالی زۆر گرنگە. ئێمە عالەمی ئیسلامی ئەمڕۆ لە اقتصادا زۆر وێران، يعني تصورکەن ئێمە 100 ساڵە ئەهلی سنت و جەماعات تەنها تەوەجوهیان بۆ ئەوە ئەکرێ زوهدکەن، پارەتان نەوێت، دنیا هیچ نییە. لەولاترەوە هەموو فێرقەکانی تر پەلاماری پارە ئەدەن. ئەوە یەهودە پارەی دنیا کۆ ئەکاتەوە، ئەوە نەسارایە لەسەر پارەی یەهود و باشە اقتصادی جیهانی کارەکە، ئەوە شیعەیە مەسەلەن خمسی خۆی تەسبیت کردو کاری یعنی تەنها و تەنها ئەهلی سونەیە، ئەبەو زەعیفی لاوازی ئەمێنێتەوە. بۆی اقتصاد زۆر گرنگە. بزانین لە زەمەنی یان ئومەتی ئیسلامی بێوێ هەڵسێتەوە چۆن اقتصادی حکوومەتەکەی خۆی بەهێزەکە. وارداتی حکوومەت چییە لە ناو دەوڵەتی ئیسلامی؟ لە زەمانی سەیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەرەتای دەوڵەتی ئومەوی کۆمەڵە مەسادیرمان هەیە. مەسادیرەکان لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو ئیشارەی پێدا تەسبیت بووە، بەڵام ئەم تەتەوری کردووە ڕێکی خستووە. مهمترین مکەون بریتێ لە زەکات. ئەزان زەکات لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ کەسێ زەکاتی خۆی دەرنەکردووە. لە زمانی ئیمامی ئەبوبەکر و عومەریش بە هیچ شێوازێ. لە زمانی ئیمامی عوسمانە، ئیمامی عوسمان فەرمووی کێ ئەتوانێت لە منطقەی خۆی زەکاتی خۆی دەرکە لە ئەموالی شاراوەی، لە ئەموالی ئاشکراشی بێنە تەسلیم بە دەوڵەتی کە دەوڵەت تەوزیعیەکە. هەر لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تا زمانی ئیمامی ئەبوبەکر و بەتایبەتی زمانی ئیمامی عومەر زەکات لە عەطیە دەرەکرا. معاویە ڕێک ئەوەی جارێکی زیندوو کردەوە. مەسەڵەن ئەگەر کەسێک با بڵێن عەطیەی ساڵانەی کە پارەی پێ بدایە، ئەم ساڵانە کە ئیدایە بۆ نمونە ئەگەر ملیۆنێ دینار بووە با بڵێن، لە بەرامبەرە ئەم کەسە نزیکەی با بڵێن 500,000 ئەبووە خۆی زەکات بدە. ئەم ساڵە 500,000 بۆنە هەر یەکسەر ڕاستەخۆ 500ەکەی لێ ئەبڕ 500 زەکاتەکە. بەمە یەک نەفعی زۆر گەورە ئەوانەی عاملین لەسەر زەکات، شتێکی زۆر گەورە، چکە کری نەقڵ و کری هەر هەمووی ئەگەڕایەوە ناو دەوڵەت، یەکسەر لە عەطیەکەی ئەبڕی، ئەی فەرموو لێوە زەکاتەکەی خۆت خەرج کرد، لێرە من زەکاتەکەم لێ بڕیوی. ئەم نظام حتا ئێستا کاری لەسەر ئەکرێت. تەسەوورکەن ئێستا لە جیهانا کاتی ئەم پارەکان ئەبنە ڕەقەمی، باسی ئەوەیە کە زەکات لە خەڵکە ڕاستەخۆ حکوومەت دەیبڕ، وەزارەتی ئەوقافیە وەزارەتێکی معنی بەوە باشە مەجالی ئەوە نادا کە خەڵکە خۆی زەکات بدە. بۆی لە زمانی ئیمامی عوسمانە فەرمووی ئەو کەسەی ئەموالی شاراوەی هەیە خۆی بینی خۆی خۆ لە فەقیری خۆی منطقەکە ئەگەنا هیچ کەسێک لە ئەسڵە زەکات مالکی زەکات بۆی نییە تەوزیعیکە. ئەسڵە دینیەکە ئەو هەیە کە ئەبێ خەلیفەی موسڵمانە گەورە موسڵمان وەریگرێت دوای تەوزیعی کات. سيدنا معاوية لزاره همان سيستمي سيدنا عثمان أروى فرميكي أموالي شاراوية خوي توزيعيك أموالي أشكراشي هر هميدة ناو دولته يكيد لو كيشاني كبو سيدنا معاوية دروز برزا رحمة خوي ليبه كبيش أو أوشت دروز نبو خالق مانعي زكاة دروز خويا زكاة كان دا بزنيا دا بالدولة حتى زماني عمر كور عبد العزيز زكاة بطاوي شو شويني خوي وخلق هر متسم بدولتي أكد حتى أفرمل زمن عمر كور عبد العزيز ظاهر وخفاء وكو زماني بيغمر صلى الله عليه وسلم هم تسليم كرده. بويا لزماني سيدنا معاوية هندق أو قرفتاني ودروز ولا بابي زكاة بلام توانيتي زال وبسرية رجيكي زور زكاة كوبوتو أويك كلا مصدر زور به زكاني رزقي دولة إسلام.